کەسانی وا هەیە لە شوێنی وایە دەڵێن ئێمە شەو ناوێرین بخەوین ئیلا دەبێت کارەبایی ماڵەوە بخەینە سەر دەرگای حەوشەکەمان نەکات کەسانێکی چەتە قۆڵبڕ یا دوژمن بێ دەرگا بکاتەوە بێتە سەرمان لە ترسدایە. هەر یەکێک لە من و ئێوەی بەڕێز بەخوا شەو تا بەیانی دەرگای ماڵەوەشماندا نەخین هیچ ترسێکمان نییە لە ئەمان داین. ئەو ئەمانەی کە زۆرێک لە خەڵکی و زۆرێک لە وڵاتان لە دەستیان داوە تۆ ئەمین نەبی لە نەفست لە ماڵت لە خێزانت لە مناڵت ئەمین نەبی بیتە دەرەوە ئەمین نەبی بە ڕێگایەکدا بڕۆی بۆ شوێنێک ژیان نامێنێت بۆیە نیعمەتی ئەمان گەورەترین نیعمەتە. جا هەر کەسێک کە بەیانی هەڵسا الحەمدولله من لە ئەماندام هیچ ترسێکم لەسەر نییە. ترسی ئەوم نییە کەسێ ئێستا بێتە سەر ماڵەکەم بمکوژێت مناڵێکم بەرێت تەعەدای ناموس و ماڵ و سامانم کە ترسم نییە.